بیرکارانی ئازیز لە دیدارێکی دیکەی بەرنامەکانی کرێکاردا بە یەکەوەین. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. بەرنامەی ئەم جارەی کرێکار تەرخانە بۆ باسێکی بنەڕەتی بە ناوی هەژاری و بە سرنج بۆ ڕۆژی هەژاری ئاراستەی بەرنامەکەمان ئاوا دیاری کرد. ڕۆژی 17 ئۆکتۆبری هەموو ساڵێک واک ڕۆژی جیهانی نەهێشتنی هەژاری ناسراوە. ئەم ڕۆژە ساڵی 1992 لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە وەک ڕۆژی جیهانی نەهێشتنی هەژاری دیاری کراوە. ئێستاکە و لەم ساتە وەختە ئابووری قێراناویەی کۆماری ئیسلامی پێدا تێپەڕ دەبێت بە بۆنەی ئەم ڕۆژەوە چاوێکی کورد دەخشێنین بەسەر پێناسە و پێوەرەکانی هێڵی هەژاری لە ئێراندا. گەر بمانەوێت باس لە هێڵی هەژاری بکەین، سەرەتا دەبێت بەرچاوڕوونیەکمان بێت لەسەر هەژاری و مانای هەژاری. زۆر کەس لایەن وایە کە کەسی هەژار بەو کەسە دەوترێت کە جلوبەرگی دراوی لەبەرە، یان ئەوەی کە لەسەر شەقام و لە ناو بازاڕەکان بۆ بژیوی خۆی سواڵ دەکات. ئەم جۆرە بیرکردنەوە بۆ دەرخستنی ئەوەی کە ئەو تاکە هەژارە یان نا پێوەر و تێڕوانینێکی واقعی نییە. لە پەیوەند لەگەڵ پرسی هەژاری دوو جۆر بیرکردنەوەی گشتی هەیە. یەکەم باس لە هەژاری داهات دەکا، واتە ئاستێک لە داهات لە نێو کۆمەڵگا دیاری کراوە کە ئەگەر داهاتی تاکێک لەو ئاستە کەمتر بێت ئەوە بەو مانایە کە هەژارە. ڕوانگەی دووهەم باس لە هەژاری توانامەندی دەکات، بەو مانایە کە ئەگەر توانایی و ئەمرازی دەستپێڕاگەیشتن بە کۆمەڵێک لە دەرفەتەکان بۆ ئەو تاکە بوونی نەبێت، ئەو تاکە لە ڕیزی کەسانی هەژاردا جێگیر دەکرێت. سەد کرێکاری پێترۆشیمی ئیلام مافی چوونە ژوورەوەیان بۆ کارخانە لێ قەدەغە کرا. زۆرتر لە 100 کرێکاری لە سەرکار دەرکراوی پێترۆشیمی ئیلام سەرەڕای ئەوەی کە حەقدەستەکانیان پێیان نەدراوە و ئیدارەی کار بڕیاری گەڕانەوە بۆ سەر کارەکەیان دەرکردووە، ڕێگەیان پێ نادرێت بڕۆنە ناو ئەو کارخانەوە. بەپێی هەواڵەکان 18 ڕۆژ لە دانوستانی نوێنەرانی کرێکارانی لە سەرکار دەرکراوی پێترۆشیمی ئیلام لەگەڵ بەڕێوەبەرانی ئەو کارخانەیە و بەرپرسانی خۆجێیی و پێشکەشکردنی پێشنیارەکانی کرێکاران بۆ ڕێخۆشکردن سەبارەت بە گەڕانەوەیان بۆ سەرکارەکانیان تێدەپەڕێت، بەڵام خاوەنکار تا ئێستا وەڵامێکیان بۆ پێشنیارانە نەداوەتەوە. کرێکارانی لە سەرکار دەرکراو لەو نامەیەدا بە ئاماژەدان بە دەنگی بەرپرسانی پەیوەندیدار سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکان و گەڕانەوەیان بۆ سەرکارەکەیان، پێداگری خاوەنکار لەمەڕ بەستنی گرێبەستی ڕاستەوخۆ لەگەڵ ئەوان ئامادەی خۆیان ڕاگەیاندبوو کە بە مەرجێک ئەمنیەتی پیشەییمان گەرەنتی بکرێت لەگەڵ پەیمانکار گرێبەست واژۆ دەکەن. کرێکاران جەختیان کردبووەوە کە دانی حەقدەستەکانیان و مافی بیمەی سەردەمی کارکردنیان و کاتی نادیاربوونی چارەنووسیان لە ڕێکەوتی یەکی پۆشپەڕی ئەمساڵ تاکو دەستپێکردنەوەی کارەکەیان لە مەرجەکانی ئەوان بۆ واژۆکردنی گرێبەستی پەیمانی لەگەڵ خاوەنکارە. بەپێی ئەو هەواڵە بەڕێوەبەرانی پێترۆشیمی ئیلام نامەکەی بەخشداری 4 لە پەیوەند لەگەڵ گەڕانەوەی کرێکاران بۆ سەرکارەکانیانی بێوەڵام هێشتووەتەوە. یەکێک لە کرێکاران لەم بارەوە بە هەواڵنێرانی ڕاگەیاندووە خاوەنکار نەک مافی کرێکارانی لە کاتی کارکردن لە مانگی پوشپەڕ و 7 ڕۆژی سەرەتای مانگی گەلاوێژی ئەمساڵ بە کرێکاران دەدات، نە ئیزنی چوونە ژوورەوە بە کرێکاران بۆ ئەو کارخانەیە دەدات. جێگەی ئاماژەیە خاوەنکاری ئەو کارخانەیە جارێک لە ڕێکەوتی 16 پوشپەڕ و جارێکی دیکەش لە ڕێکەوتی 7 گەلاوێژ بە ڕیز 64 کرێکاری پێترۆشیمی ئیلامی لە سەرکار دەرکردووە و بە سکاڵابردن لە لای دادگای عەداڵەتی ئیداری توانیوێ لە جێبەجێکردنی حوکمی ئیدارەی کار سەبارەت بە گەڕانەوەی ئەو کرێکارانە بۆ سەرکارەکانیان بە شێوەی کاتی بەرگری بکات. 300 کرێکاری زانستگای زانستی پزیشکی کوردستان لە سەرکار دەرکران. لە زانستگای زانستی پزیشکی کوردستان حکمی دەرکردنی 300 کرێکاری ئەو زانستگایە بردرایەوە. بەپێی هەواڵی هێرانە، ئومید کەریمیان نوێنەری شاری مەریوان و سەوڵاوە لە پەرلەمانی ئێران ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 4 خەزەڵوەر لە کۆبوونەوەیەکی ڕسمی مەجلیس بە شێوەیەکی نووسراوەیی هوشداری بە حوسێن قازیزادە هاشمی وەزیری بێهداشت چارەسەری و پەروەردەیی پزیشکی داوە و ڕایگەیاندووە هەڵسوکەوتی توند و هەڵبژاردننی مەیلی کارمەندانی زانستگای زانستی پزیشکی کوردستان و هەروەها دەرکردنی 300 کرێکاری زەحمەتکێشی ئەو زانستگایە کە هەر کامیان چەندین ساڵ پیشینەی کاریان هەبووە بە لەبەرچاوگرتنی هەڵکشانی ئاماری بێکاری و لە پارێزگای سنە و هەروەها کەمبوونی هێز و کەسایەتی شارەزا لە بواری بێهداشت و لەشساخی لە پارێزگا جێگای داخە. بە پێی وتەکانی ئەو نوێنەرەی شاری مەریوان و سەوڵاوە ئاماری هەڵسوکەوتی سەلیقەیی لەگەڵ ئەو کەسانەی کە دەیانەوێت لە زانستگای زانستی پزیشکی کوردستاندا بمەزرێن لەسەرەوەی ئاماری ئێراندایە.
بە شێوەیە کە زانستگای زانستی پزیشکی کوردستان پلەی یەکەمی هەڵسوکەوتی مەیلی لەگەڵ کرێکارانی لە نێوان هەموو زانستگاکانی ئێراندا هەبووە. جێگەی باسە ئەو نوێنەرەی شاری مەریوان و ساڵاوە لە پەرلەمانی ئێراندا لە درێژەی قسەکانی داوتویە شوێنی وڵامی ئەو پرسیارە چۆڵماوەتەوە کە ئەو دیاردەیە کە چارەسەری دەبێت و سێبەری قورسی هەڵبژاردننی سەلیقەیی چ کاتێک لەسەر لاوانی کوردستان لا دەبرێت. جێگەی ئاماژەیە پارێزگای سنە یەکێک لەو پارێزگایانەیە کە ئاماری بێکاری تێیدا لەسەرەوەیە. 1100 کرێکار لە ماوەی یەک هەوتوی ڕابردوو لەسەر کار دەرکراون. زۆربەی ئەو کرێکارە دەرکراوانە بە دۆخی کاری یان هەغدەست ناڕازی بوونە یان نوێنەری ئەو کرێکارانە سەرقاڵی دانوستان لەگەڵ خاوەن کار بووە. بەپێی هەواڵی هەواڵنێری ئیلنا لە ماوەی یەک هەوتوی ڕابردوو زیاتر لە 1100 کرێکار لەسەر کارەکانیان دەرکراون. ئەو کرێکارانە لە کارخانەکانی ماناساز، قەتاری شاری ئەهواز، لولەگاز، کاشی گیلانە، ئیرانزاک، نوشابەی خۆشگەوار، نۆرد و لولەی سەفا، شیشەی ئابگینە، ئابفای ئابادان و سیمای کارون سەرقاڵی کارکردن بوون. بەپێی ئەو هەواڵە زۆربەی ئەو کرێکارانە کە لەسەر کار دەرکراون بە دۆخی کاری خۆیان وەک نەدانی هەغدەست و پاداش، گۆڕینی گرێبەستی کاری لە هەمیشەیی بۆ کاتی و بیمە ناڕەزایەتیان هەبووە یان نوێنەری ئەو کرێکارانە سەرقاڵی دانوستان لەگەڵ خاوەن کار بووە. ئەو ڕێژەیە کە هەواڵنێری ئیلنا ئاماژەی پێکردووە تەنیا بەشێکە لە ئاماری کرێکارانی لەسەر کار دەرکراو لە کاتێکدا ڕۆژانە دەیان کرێکار لە بێدەنگیدا لەسەر کار دەردەکرێن و کەسیش ئاگادار نابێت. ئەو لەسەر کار دەرکردنانە هاوکاتە لەگەڵ گەڵاڵەی دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی ئەمنیەتی سەرمایەگوزاری کە لەلایەن کارگروپی تەخەسوسی هەغدەست و بەهرەوەری وەزارەتی تەعاون کار و ڕیفای کۆمەڵایەتی نووسراوە. لەو گەڵاڵەیەدا توانای هەڵوەشانەوەی گرێبەستی کار بە خاوەنکار دراوە و لە بەرامبەردا گرێبەستی کاری کاتی بۆ گرێبەستی هەمیشەیی گۆڕدراوە. لە کاتێکدا توانای ئیرادە و هەڵوەشانەوەی گرێبەستی کاری لە دەست خاوەنکاردایە، گۆڕینی گرێبەستی کاتی بۆ هەمیشەیی چ قازانجێکی بۆ کرێکار دەبێت. ئاشکرابوونی بەشێک لەو گەڵاڵەیە بۆتە هۆی ناڕەزایەتی یەکێتی و ناوەندە کرێکاریەکان کە پێیان وایە ئەو گۆڕانکاریانەی لە یاسای کاری ئێران لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕوویانداوە هیچ بەرژەوەندیەکی بۆ کرێکاران نەبووە. کرێکارانی تراکتۆرسازی تەورێز دەستیاندایە مانگرتن. لانیکەم 200 کرێکاری کارخانی تراکتۆرسازی تەورێز لە ناڕەزایەتی بەدواخستی هەڵدەستەکانیان دەستیاندایە مانگرتن. بەپێی هەواڵی رادیۆ زەمانە ڕۆژی شەممە 3 خەزەڵوەر لانیکەم 200 کرێکاری کارخانەی ماشینی دەستکرد و تراکتۆرسازی تەورێز لە ناڕەزایەتی بەدواخستنی 2 مانگ هەڵدەست و نادیاربوونی بارودۆخی کارخانە لەو کارخانەیەدا دەستیاندایە مانگرتن. جێگەی ئاماژەیە بێجگە لە بەدواخستنی هەڵدەستی 2 مانگی کرێکارانی کارخانەی تراکتۆرسازی تەورێز ماوەی 7 مانگیشە خاوەنکارانی ئەو کارخانەیە حەقی بیمەی کرێکارانیان بە ڕێکخراوەی دابینکردنی کۆمەڵایەتی نەداوە. جێگەی باسە فەرمانداری تەورێز و بەرپرسی گشتی هاوکاری کار و ئاسایشی کۆمەڵایەتی تەورێز بۆ بەرگری لە بەربڵاوتربوونەوەی ناڕەزایەتەکان خۆیان گەیاندە شوێنی ناڕەزایەتی کرێکارانی ناڕازی و ڕایان گەیاند. تا چەند ڕۆژی داهاتوو کرێکاران هەڵدەستە بەدواخراوەکانیان وەردەگرن و بارودۆخی کارخانەکەش ڕوون دەبێتەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی گوندەکانی سەرپێڵزەهاو لە بەرامبەر فەرمانداری ئەو شارە. بەهۆی بێبەشبوونی 12 گوندی سەرپێڵزەهاو لە ئاوی خواردنەوەی پاک، خەڵکی ئەو گوندانە دەستیاندایە کۆبوونەوەی ناڕەزایەتی. بەپێی هەواڵی نیسان نیوز، خەڵکی 8 گوند لە 12 گوندی شاری سەرپێڵزەهاوی سەر بە پارێزگای کرماشان کە لە ئاوی خواردنەوەی خاوێن پێبەشن لە ناڕەزایەتی بە بێبەشبوون لە ئاوی خواردنەوە لە گوندەکانیان لە بەرامبەر فەرمانداری ئەو شارە دەستیان داوەتە کۆبوونەوەی ناڕەزایەتی و ڕایان گەیاندووە کە بەڵێنەکانی بەرپرسان سەبارەت بە دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ ئەو گوندانە بێئاکام بووە و بەرپرسان بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. میرزا موراد پیرو فەرمانداری شاری سەرپێڵزەهاو سەر بە پارێزگای کرماشان ڕایگەیاندووە 12 گوندی ئەو شارە بەهۆی دابین نەکردنی پوڵ و سەرنەکەوتنی گەڵاڵەکان و وشکە ساڵی لە ئاوی خواردنەوە بێبەشن و دابینکردنی ئاوێکی خاوێن و تەندروست بۆ ئەو گوندانە لەگەڵ گرفت ڕوبەڕوو بووەتەوە. جێگەی ئاماژەیە ئەو گوند نشینە ناڕازیانە ڕایان گەیاندووە کە ساڵانێکە لە بیر براونەتەوە و بە هیچ یەک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی باوەڕیان نییە. 36 کرێکاری کارخانەی سیمانی کارون لە سەرکار دەرکران.
36 کرێکاری کارخانەی سیمانی کارون لە شاری خوزستان بەهۆی تەواوبوونی گرێبەستی کاریەوە لەسەر کار دەرکران. بەپێی هەواڵەکان ڕێکەوتی یەکی مانگی خەرمانان 65 کرێکاری گرێبەستی کارخانەی سیمانی کارون لە شارۆچکەی کەلگیر سەر بە شارستانی مەستە سولێمان بە بیانووی تەواوبوونی گرێبەستی کاری لەسەر کارەکانیان دەرکراون و بەدوای بەدواداچوونی کرێکارانی ناڕازی و دەرکراوی ئەو کارخانەیەیە. خاوەنکاری ئەو کارخانەیە بە ناوچار قبول دەکات 29 کەس لەو کرێکارە دەرکراوانە لە سەرەتاکانی مانگی ڕزبەر بگەڕێنەوە سەر کارەکانیان. بەڵام هێشتاکە گۆڕانکاریەک لە بارودۆخی 36 کرێکاری دەرکراوی دیکەی ئەو کارخانەیە سەبارەت بە گەڕانەوە بۆ سەر کارەکانیان نەهاتووەتە ئاراوە. جێگەی ئاماژەیە 36 کرێکاری دەرکراوی کارخانەی سیمانی کارون کە لە ڕۆژەکانی سەرەتای مانگی خەرمانان لەسەر کارەکانیان دەرکرابوون لە ماوەی 2 مانگی ڕابردوو بە هیوای گەڕانەوە بۆ سەر کارەکانیان هیچ سکاڵایەکیان لەسەر خاوەنکاری ئەو کارخانەیە بەرز نەکردوێتەوە. بەڵام هێشتاکە بارودۆخی گەڕانەوەیان بۆ سەرکار ناڕوونا. کارخانەی سیمانی کارون زیاتر لە 600 کرێکاری هەیە و 400 کەسیان فەرمین و 300 کرێکاری دیکەشی بە شێوەیەکی گرێبەستی لەو کارخانەیەدا کار دەکەن. لە پێوەری دووهەمدا بەو بۆنەوە لێکدانەوەیەکی گشتگیرتر و پوختەتر لەسەر پرسی هەژاری بە جۆرێک لەگەڵ عەداڵەت لە پەیوەندایە و لە ئاکامیشدا لەگەڵ پرسی دیموکراسیش گرێ دەخوات بەو مانایە کە بۆ ڕەخساندنی دەرفەت و هەلی بەرابەر لە کۆمەڵگا دەبێت دیموکراسی جێگیر بکرێت. هەژار بە کەسێک دەوترێت کە لە مافە سەرەتاییەکانی هەر مرۆڤێک وەک پێداویستیەکانی ژیانی شیا و کاری شیا و خواردنی شیا و حەسانەوە و گوزەرانی شیا و غەیرە و هەر چەشنە کەرەستە و دەرفەت و پێگەیەک کە مافی بێ ئەملا و ئەولای هەر تاکێکە بۆی لە بەرچاو نەگیرابێت و دابین نەکرابێت. بە ئەم باسە بە سەرنج بۆ دۆخی ئێران درێژە بدەین. لە یاساکانی ئێراندا هێڵی هەژاری بە پێی پێوەرە ڕەسمیەکانی بانکی ناوەندی بەراورد دەکرێت کە لە ساڵی 1390 هەتاوی بەملاوە ئامارەیەکی نوێ لەم بارەوە لەلایەن ئەو ناوەندە دەوڵەتیەوە ڕانەگەیەندراوە کە بتوانرێت لەسەر هێڵی هەژاری و بە هەڵسەنگاندنی ئامار و یاساکانی خودی حکوومەت بەراوردێکی ڕاستەقینەمان بێت. بەڵام بە سەرنجدان بە بەرزبوونەوەی نرخی شتومەک هەڵاوسان وزە و پێداویستیەکانی ڕۆژانەی ژیان بۆمان دەردەکەوێت کە چه کارەساتێک لە تەوەری خۆبژیوی خەڵکدا ڕوویداوە. بەلەبەرچاوگرتنی نرخی هەڵاوسانەکان لە ساڵی 92 هەتاوی هێڵی هەژاری لە ئێران بەلەبەرچاوگرتنی داهاتی بنەماڵەیەکی 5 کەسی لە تاران گەیشتووەتە 2,500,000 تمەن. ئەمەش لە حاڵێکدایە کە هێڵی هەژاری لە ساڵی 90 نزیک بە 1,700,000 تمەن بەراورد کراوە. بواری ئابووریش وەک سەرجەم ڕەهەندەکانی دیکە لە سیستمی کۆماری ئیسلامیدا بوارێکی داخرا و پڕ لە نەهێنی و ڕەمز و ڕازی قورخ کراوە. هەروەک لەبارەی بوارەکانی سیاسەت و میکانیسمەکانی بەڕێوەبەری کۆمەڵگا و سیاسەتی دەرەکی و پەیوەندی لەگەڵ وڵاتان و زۆر ڕەهەندی دیکەدا ناتوانرێت لە ئێران باز لە شەفافیەت و ئامار بکرێت. هەر ئاواش دەربارەی ئابووری لە ئێران شەفافیەت و ئاماری ڕاستەقینە لە ئارادا نییە. دەکرێت بوترێت کە لەم بارەیەوە سیستمی کۆماری ئیسلامی زۆر هاوشێوەی کۆرەی باکوور و حکوومەتی پیویانگە وەک چۆن لەوێش هەموو زانیاریەکی ڕاستەقینە لە قورقی دەسەڵاتدایە و مافێک بۆ جەماوەر و میدیای ئازادبوونی نییە لە وڵاتە. لە ئێرانیش هەر ئاوایە. بەواتایەکی دیکە ئامار و شەفافیەت وشەیەکی تۆقێنەر بۆ کۆماری ئیسلامی بە تایبەت لە بواری ئابووریدایە. بەو مانایە کە کۆماری ئیسلامی بە چاویلکەیەکی ئەمنیەتیەوە سەیری ئامار ئابووریەکان دەکات و بەلایەوە زۆر مەترسیدارە. هەرچەندە گرفتە گەورەکانی سیستمی ئابووری ئێران لە چاوی کارناسانی دەرەکی و ناوخۆیی شارەزاداوە نابێت و بەهۆی شارەزایان ئەوان دەتوانن دەرک بە وەزعی ڕاستەقینەی ئابووری بکەن لە ئێراندا. بەڵام ئەو بابەتە بۆ زۆرینەی خەڵک شاراوەیە و لە ڕاستیشدا ترسی کۆماری ئیسلامی لەوەیە کە زۆرینە پێی بە وەزعی ڕاستەقینە بەرێت لە بواری ئابووری وڵاتەکەیاندا. لەلایەکی دیکەشەوە کۆماری ئیسلامی هەمیسان لە شەفافیەتیش تۆقیوە چونکە لە ئەگەری شەفاف بووندا ناتوانێت دەست بخاتە ناو سەرمایە و داهاتی گشتی وڵاتەوە
بۆ پرۆژە جۆراوجۆرەکانی کە هەندێکیان بریتین لە خەرجی سەرسوورهێنەر بۆ کێشەکانی مەنتەقەکە و تیارکردنی گروپی چەکداریە جۆراوجۆرەکان و یارمەتی هاوپەیمانەکانی و دەیان جۆر گەندەڵی ناوخۆیی و دەرەکی دیکە. بەڵام بە هەموو ئەمانەشەوە هەروەک باسکرا کارناسان و ناوەندەکانی چاودێریکردنی ئابووری لە ئاستی جیهانیدا ئەوە باش دەزانن و دەرکاندویانە کە وەزعی ئابووری ئێران مەترسیدارە و ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. دەیان جۆرە سیاسەتی هەڵە و گەندەڵی بێئەژمار کارێکی کردووە کە هێمەی هەژاری بە خێراییەکی زۆرەوە بەرەو خوارتر و خوارتر بڕوات و ڕنگدانەوەی ئەو هەژاریە بەربڵاوە جار بەجار زیاتر بە سیمای کۆمەلگاوە ڕنگ بداتەوە. بەپێی ئامارە ڕسمیەکان لە ماوەی ساڵەکانی ڕابردوو لە دەیەی 60 پتر لە 50% دانیشتوان بە گشتی ئێران لەسەرەوەی هێڵی هەژاریدا ژیانیان بەسەر بردووە و ژیانێکی لەباریان بووە. لە دەیەی 70 هێڵی هەژاری لە نێوان ئەوەی پێدەڵێن دەهەکی شەشم و حوتمدا جێگیر بووە و واتە 60% کۆمەلگا لە خوارەوەی هێڵی هەژاریدا بوون. لە دەیەی 60 هێڵی هەژاری لە نێوان دەهەکی حوتم و هەشتمدا بووە واتە لە دەیەی 80 بە شێوەی نیوەنج 70 بۆ 80% کۆمەلگا لە خوارەوەی هێڵی هەژاریدا بوون. واتە چینی مام ناوەند بەردەوام لێ هەڵوەریوە و بەرەو هێڵی هەژاری پاڵ دەنرێت. جێگای باسە کە بوترێت ئەم ئامارانە زۆربەیان تایبەتە بە پارێزگای تاران. لە حاڵێکدا بانکی ناوەندی ئێران لە دوایین راپۆرتی خۆی بڵاوی کردوێتەوە کە بنەماڵەیەکی تارانی لە ساڵی ڕابردوو بە شێوەی نیوەنج 40,305,000 تمەن داهاتی بووە. لە پاڵ ئەمەشدا دانیشتوانی سیستان و بەلوچستان تەنیا 15,548,000 تمەن داهاتیان بووە. لەوانەیە ئەگەر بمان هەوێت ئاماژە بە هۆکاری گشتی و بنەڕەتی سەقەتبوونی ئابووری ئێران بکەین باشتر وابێت کە بڵین لە ئێران ئابووری خراوەتە خزمەت سیاسەتەکانی حکوومەتەوە نەوەک سیاسەتەکان لە خزمەت ئابووری و بژێوی خەڵک بن. بەرهەمی وەهاڕوانینێکیش بێگومان ناتوانێت گەشەی وەزعی جەماوەر بێت. بۆیە لە گەڕان بە دوای هۆکارەکاندا پێویستە کە پەنجە لەسەر ئەو خاڵەدا بنژێت کە سەقەتی ئابووری لە ئێران و بەرینتربوونەوەی هەژاری سەرەتا بە هۆکاری سەقەتی سیاسیە لەلایەن ئەو حاکمیەتەوە. ئێمە لە کاتێکدا باز لە هەژاری دەکەین لە ئێراندا کە پانتایی کاریگەریە خراپەکانی و ناسینی خەسارەکانی بەڕاستی گەلێکمان دەگەیەنێت کە تۆقێنەرە. بێگومان نکۆڵی لەوە ناکرێت کە تەندروستی کۆمەڵایەتی و کەلتوری و بەرزبوونی کوالیتەی ژیانی شارۆمەندان گرێدراوی یەکجار زۆری بە ئابووریەوە هەیە. ساز و سالم نەبوونی ئەو بابەتە لە ئێران و لە چەند دەهەی ڕابردوو گورزی جەرگبڕی لە بوارەکانی کەلتور و پەروەردە و بارهاتنی جیلی تازەداوە. ژێرخانە گشتیەکانی تەنانەت فکری و هزریشی لەرزۆ کردووە و باری دەروونناسی و کۆمەلگای والێ کردووە کە ئەرزش و بایەخە ئینسانیەکان لاواز بن و دەیان دیاردە و باوی نەرێنی بێتە ناو ژیانی ڕۆژانەی کۆمەلگاوە. لەگەڵ هەڵکشانی خێرای ئاماری هەژاری و شان بەشانی هەڵکشانی خێرای ئاماری تاوان و زیندانی بەهۆی تاوانە کۆمەڵایەتیەکان و بەلا ڕێداچوونی پۆلی لاوان و تێکچوونی بنەماڵە و ناتوانابوونی پێکاتنی ژیانی هاوسەری و منداڵانی شەقام و بێسەرپەرست و گەلێک دیاردەی دیکە هەڵکشاوە کە هەر کامەیان جێگەی لێکۆڵینەوە و ناسینی چڕوپڕن. مەبەستەوەیە کە بوترێت بەهۆی گرفتەکانی ئابووریەوە لە کۆمەلگادا بوار بۆ گەشەکردنی چەشنە دەروونناسیەکی کۆمەڵایەتیات وەتە ئاراوە کە تەنانەت سڵ لە بازدان بەسەر بایەخە مرۆڤیەکانیشدا نەکات و ئەمە زەنگێکی مەترسیدارە و خەسارەکانی لە ئەژمار نایەن. هەرچەندە مەبەست ئەوە نییە کە مەترسی هەژاری تەنیا بەم بابەتەوە گرێ بدرێت و زۆرن ئەو ڕاهەندانەی کە لە کۆمەلگای هەژاری لێدراودا وێران دەبن و نوێژەنکردنەوەیان دشوار دەبێت. لە راپۆرتەکەی بانکی ناوەندی ئێراندا هاتووە کە لە نێوان داهات و تێچووی بنەماڵەکانی دانیشتووی ئێران مەودایەکی زۆر هەیە و تێچووی بنەماڵەکان زۆر زیاتر لە نیوەنجی داهاتەکانیانە. لە ژمارەیەک لە پارێزگاکان مەودای داهات و تێچووی بنەماڵەکان گەیشتوێتە کەمتر لە 10 میلیۆن تمەن لە ساڵدا. واتە بە شێوەی نیوەنج هەر بنەماڵەیەک لە ساڵدا 10 میلیۆن تمەن زۆرتر لە داهاتی خەرج دەکات. سەرباری هەموو ئەمانەش کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەلگای بەگشتی ئێران بۆ بژیوی خۆیان و بنەماڵەکەیان زۆر کێشەی دیکە وەک بێکاری، دواخستنی حەقدەست، نەبوونی بیمە، ئەمنیەتی پیشەیی و
زۆر پرسی دیکەی لەم چەشنە بەرۆکی پێیان گرتووە و جێگیربوون لە سەرەوەی هێڵی هەژاری بووەتە خەون و خەیاڵێکی دەستپێڕانە گەیشتوو کە لە ڕاستیدا مافی هەمووانە و ئەرکی حکوومەت و سەرجەم ئەو کەسانە پەیوەندیدارەیە کە سەروەت و سامانی ئەو وڵاتیان قۆڕخ کردووە و دەستیان بەسەردا گرتووە. ئەگەر کۆماری ئیسلامی بیهەوێت پشوو بگەڕێنێتەوە بۆ بەشی ئابووری و مەجای ژیانەوە بە کۆمەلگا بدات و بەرنامە و پلانی کارامە و تۆکمە بۆ ڕێگرتن لە هەژاری و ساڕێژکردنەوەی جەستەی کۆمەلگادا بڕێژێت بە کورتی دەبێت دەست لە زۆر بابەتی دیکە هەڵگرێت کە بۆی حیاتیە و بریتین لە قۆڕخکردنی سەرچاوەکانی داهاتی گشتی ئێران و خەڵکی ئێران. بۆیە هیچ کات کۆماری ئیسلامی نەدەتوانێ و نەدەیهەوێت کە وەها کارێک بکات. پلانی دژی هەژاری لە ئێران لە ڕاستیدا ینی پلان بۆ ڕاگررتنی سیاسەتە دەرەکیەکان و پاوانخوازیان ناوچەی و ئەقلیمیەکان. ئەگەر کۆماری ئیسلامی بیهەوێت بە شەفافی سەرچاوەکانی داهاتی ئێران دەرخات و خەڵک بتوانن چاوەدێری ئابووری بکەن بەگشتی، ئەو کاتە ئەوێش ناتوانێت بە بەرچاوی ئەوانەوە ملیارد بکاتە خەرجی هاوپەیمانەکانی، یان ناتوانێت بەدەیان بەرابەری قیمەت چەکوچۆڵ لە وڵاتی وەک رووسیە بکرێت و بە سەدان بەرابەری قیمەت پرۆژەی بەرپاکردنی ناوەندە ئەتۆمیەکانی بگرێتە بەر، یان هەمیسان ناتوانێت ملیارد بکاتە خەرجی گروپە تۆندڕەوە هاوپەیمانەکانی وەک حیزبوڵای لوبنان و ناشتوانێت بە بەرچاوی خەڵکەوە داهاتی ئێران بکاتە هەزینەی ڕاگررتنی حکوومەتی بەشارەسەد لە سووریە و دەیان ناتوانێت دیکە دێتە ئاراوە. بۆیە لە بنەڕەتدا کۆماری ئیسلامی نایهەوێت دەست بەرێت بۆ پرسی هەژاری بە شێوەی جددی و پلانەکانی تەنیا لە ئاستی میدیا و ڕۆژنامەکاندا دەمێنێتەوە بۆ ئەو کارە. لە لایەکی دیکەیشەوە لە ئاکامی هەڵسوکەوتی خراپی نێونەتەوەییدا سەرڕای ئەم بارەنا لەبارە ئابووریەی خەڵک دیاردەیەکی نگریسی بەناوی تەحریمەکان بۆ هێناون کە ئەویش چووەتە سەر باقی گیر و گرفتەکانی خەڵک لە ئێراندا، هەرجەندە کە هەمیسانیش ئەو کۆنتڕۆڵە ئابووریانەی کە وڵاتانی دیکە بۆ ئێرانیاندانا نەبووە هۆی ڕاگررتنی پرۆژە سیاسیەکانی ئەو ڕژیمە و گوشارەکانی لە شانی خۆیەوە خستووەتە سەرشانی خەڵک و بە ڕێگای گوشاری زیاتر بۆ سەر خەڵک دەیهەوێت لە گیری ئەو تەحریمانە ڕزگار بێت. گروپگەلی بچووکی سربەخودی حکوومەت هەر وەک جاران خاوەنی ئیمتیازەکانی خۆیانن و ڕۆژ بە ڕۆژ سەرمایە زیاد دەکەن و پاشکەوتی دەکەن لە حاڵێکدا کە سات بە سات خەڵک زیاتر هەژار دەبن و لە مەینەتەکانی هەژاری دەگلێن. هەروەک لە دێڕەکانی پێشەکیدا باسی هات، خوڵقاندنی ژیانێکی شیا و سڕینەوەی هەژاری و دابینکردنی ژیانێکی بەرابەر و عادڵانە لە کۆمەلگا گرێدراوەتە بە زۆر پرسی دیکە کە لە کۆمەلگای ئەمڕۆکەی ئێمە بەدەسەڵاتدارەتی کۆماری ئیسلامی دەتوانین بڵین ویستێکی خەیاڵیە. بە ملیارد بودجەی سامانە گشتیەکان لە وڵاتی ئێراندا سەرفی ئەو بەشانە دەکرێت کە بە وتەی خۆیان پارێزگاری لە ئەمنیەتی نظام و بایەخ و باوەڕەکانی دەکات. بەلێشا و بودجە تەرخان دەکرێت بۆ بواری سەربازی و ئۆرگانگەلی ناپێویست وەک سپای پاسداران، بەسیج، چالاکێناوەکیەکان و حەتەت کە هیچ جۆرە بەرژەوەندیەکی بۆ دانیشتوان نییە. ئاوڕنەدانەوە لە دۆخ و گوزەرانی شارومەندان و داخستنی هەموو ڕێگا و دەرفەتێکی ناڕزایەتی دەربڕین و خۆ دەرباسکردن لەو نەهامەتیانە کە تووشی هاتوون تەنگی بە خەڵک هەڵچنیوە و کۆمەلگاش ڕۆژ لە دوای ڕۆژ هەژارتر دەبێت و ئاماری جێگیر بووان لە خوارەوەی هێڵی هەژاریدا لە 90 تێپەڕاندووە. بەڵێ بەڕێزان، لێرەدایە کە بەو دەرەنجامە دەگەین تاکو دەسەڵاتی سیاسی لە ئێراندا نەگۆڕدرێت، نەک پرسی هەژاری ڕیشەکێش ناکرێت، بەڵکو دەستەبەرکردنی مافە سیاسی، کۆمەڵایەتی، کولتوری و نەتەوەیەکان هیچ کات بە شێوەی پڕاوپڕ و بە تەواوەتی لە بەرچاو ناگیردرێت. بەڵێ خۆشەویستان، بەم شێوەیاتینە کۆتایی ئەم دیدارەشمان. هەتا دیداری داهاتوو پرسێکی پەیوەندیدار ماڵەوە.